بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين براين وخشكاني برسلاي وخايب الوردقاتان لبيت خم بخوش حالة زانم كلم إيواريا بخزمت إيوي برز دقم كومالي گنجي خين گرمي كلار وگرميان خواهي گورا پاداشتي آماده بونتان ماتوا باركي سرشاني قومي أزانم زور سپاسي براياني لقي انستيتيوتي جيار بكم بتايبتي جنابي موسى لقمان وموسى علي هم أبرا بريزاني تركمان دوبون لبينا وسازداني أم درفتا براين وكشكاني برز من بيم خوشة لم درفتو بيك جيشنيا قسيق لسر گرنگي كات بكين كات للاي إيما وكو خلقي إيمان دار وكو مروف وكو شارستانيات طبعا جنابتا نزانين هر شارستانيتك أوي كتوين بي باسيكا خوي ڕەگەزی ئەساسی لە دروستبوونی شارستانیەتا بریتیە لە کات یعنی کات مرۆڤ لەگەڵ کات باشە لە تەفاعولی ئەم دوانە کار دروست ئەبێ ئەمانە پێیانەوتی ڕەگەزەکانی شارستانیەت یعنی ئێمە مەهماکان عەقڵێکی زۆر بەتوانامان هەبێ ئیمکانیەتێکی زۆر باشمان هەبێ ئەگەر کاتمان لە بەردەستان نەبێ خاوەنی کار نین ئیشمان پێ ناکرێ لەبەرەوە مرۆڤەکان کاتێک ئەتوانن مبدیع بن ئەگەر هات و توانیان سوود لە کاتەکانیان وەرگرن بە شێوازێکی تەندروست کاتەکانیان بە خەرج بن کات بەڕێزان لە پارە لە تەمەن لە گەنجی لە جوانی لە پۆست لە بڕوانامە لە هەموو شت گەورەترە ئەوەی کە ئێمە هەمانە گرنگترین دەسمایەکانی تەمەنی ئێمە کاتەکانی ژیانمانە بۆ چونکە کات لەوانەیە زۆربەی داهات و دەسمایەکانی ئێمە لە دنیایە لە دەستی ئەدەین بۆ نمونە تۆ تەمەنێکی زۆر خەرجەکەی بڕوانامە بەدەستێنی بڕوانامە نایەتە قەبر و قیامەت لەگەڵت پارە بەدەستدێنی نایەتە قەبر و قیامەت لەگەڵت ئەگەری لە دەستدانی هەیە ئەو پارە و سەرۆت و سامانی ئێمە کات ڕەفیڕۆ ئەدەین لە پێناو پەیداکردنیا تیا ئەچێ لە بین ئەچێ بەڵام ئەوەی کە هەیە کە ئێمە ئەتوانین چارەنووسی خۆمانی پیاداری بکەین بریتیە لە کاتەکانی تەمەنمان کەواتە بۆی ئەگەر ملاحەزە بکەن خوای پەروەردگار لە قورئانە زۆر گرنگی بەکاتەدا یەک سوورەتی هەیە بە ناوی عەسڕەوە کە خوا سوێند بەکاتە خوا وەلعەسڕ ئەوجا خوای پەروەردگار لە سوورەتەکانی کەیا وردیەکاتەوە لەگەڵمانە خوا سوێند بە وەلفەجرە خوا سوێند بە وەضحا خوا سوێند بە وەللەیلە خوا خوای پەروەردگار سوێند بەم کاتانە ئەخوا خوای پەروەردگار دێت بۆ ئەوەی کە گرنگی کات لای ئێمە بچەسپێنێ لە ناخمانە خوای پەروەردگار عیبادەتەکان بنەماکانی دین ڕەبتەکاتەوە بەکاتەوە بۆ نمونە کە باسی نوێژەکە أفرمي إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا بما نفرمي كات نيوجكان كاتي تمني إيمر رقخن لباسي حجة خواهي پروردگار بما نفرمي الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج كاتكاني حج چن مانگي كي دياري كراور كإنسان تواني حجي تي أنجام بدا لباسي حجة خواهي پروردگار فرمي ليشهدوا منافع لهم ويذكر اسم الله في أيام معلومات على ما رزقهم من بهيمة الأنعام خواهي پروردگار باسي أيام معلوماتك دعاء خواهي پروردگار فرمي وذكروا الله في أيام معدودات لكي باسكاتوا أيام معدودات كباسي أيام التشريق خواهي پروردگار لباسي رمضان خواهي پروردگار مانگي كي دياري كراو أفرمي شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان لباسي زكاة خواهي پروردگار فرمي وآتوا حقه يوم حصاده هیچ عبادتێک نییە ڕەگەزی کاتی تیانە بێ هەموو کاتەکانیش خواهی پەروەردگار بەمەبەست بۆ ئەوەی ئێمە بتوانین هەندێک عیباداتمان هەیە ڕۆژانە تایمی کارەکانی ئێمە ئەدەن نوێژەکان ڕۆژی 5 جار تایمی کارەکانی ئێمەدەن هەندێک عیباداتمان هەیە هەفتانەیە جومعەکان هەندێک عیباداتمان هەیە ساڵانەیە مانگی ڕەمەزان هەندێک عیباداتمان هەیە لە هەموو تەمەن جارێکە ئەیکەین حەج کەواتە سەیرەکەی خوای پەروەردگار بە قەست بۆ ئەوەی ئینسانی ئیماندار ئاگای لە کاتەکانی تەمەنی بێ بە فیڕۆی نەدا دێت ئەو کاتانە بۆ ئینسانەکە تەنزیمەکە و بنەماکانی پەرستش بنەماکانی بەدەستهێنانی قیامەت ڕەبتەکاتەوە بە کاتەکانی تەمەن بۆ ئەوەی ئێمەی ئیماندار بە ئاگابین لە هەموو کەس زیاتر نێڕین یەک لەحزەی کاتەکانی تەمەنمان بە فیڕۆ بڕوا بۆیە خوای پەروەردگار کە سوێن بە کاتیژە خوا ئەفەرمێ وەلعەسڕ إن الإنسان لفي خسر إنسان كان زرر ومد إلا كان إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر شوار كردوا باسكا ككات رجزي أساسي جبجة كردنيانا إيمان عملي صالح دعوة صبر لسر مشاقي دعوة أما نهمي بكات أكده
ئەبێت تۆ کات بە خەرج بێ بۆ ئەوەی ئەوانە بەدەستبێنی. بۆیە خۆشەویستان کات هەندێک تایبەتمەندی هەیە ئێمە وەکو ئیماندار ضرورە بیناسین بۆ ئەوەی کە ئەیناسین ئیسفادەی لێ بکەین. وەنیە خاڵی یەکەم کات بەڕێزان ئەو سلعەیەیە ئەو کاڵایەیە کە ئێمە هەمومان بە ڕێژەیەکی چوون یەکسان وەری ئەگرین و بەکاری دێنین. یعنی ئێمە لەوانەیە بڵین ئێمە چاکەمان پێ ناکرێ بۆ ئێمە فەقیرین دەوڵەمەندەکان پارەیان هەیە بە پارە چاکە ئەکرێ ئێمە نیمانە. لەوانەیە ئێمە بڵین بۆ نمونە ئێمە گەنجین ئەمە پێویستی بە خیبرە و سەلیقە و ئەزمونە وەکو پیرەکان ئێمە ئیسفادەمان لە بۆ نمونە لەو تەجاریبانە بۆ ناکرێت. لەوانەیە دنیای پاساو بێنینەوە بەڵام کات مۆڵەتی پاساو هێنانەوە ناهێنێتەوە بۆ هەمومان وەک یەک هەمانە. کێ زۆر دەوڵەمەندە لەم شارەیە؟ بەقەر هەرە هەژارترینی دانیشتوانی ئەم شارە کاتی هەیە لە ڕۆژێکە 24 ساعت بە 24 ساعت. خۆر کە هەڵدێ بۆ من و ئەو لە یەک کاتە هەڵدێ کە ئاواژە بێ بۆ من و ئەو لە یەک کاتە ئاوا ئەبێ. جیاوازی نێوان من و ئەو شێوازی بەکارهێنانی کاتەکانمانە لە دەسمایەکانمان لەوەی کە ئێمە هەر یەکەمان ئەو کاتانی کە خوا پێمان ئەدا بۆچی بەکاری دێنین و چۆن ئیستیثماری ئەەکەین. کەواتە کاتێکێکە لەو کاڵایانەی ئێمە هەمومان وەکو یەک هەمانە. کەس گلەی نەکا بڵێ ئاخر ئاها دەوڵەمەندەکان ڕۆژی ئەوان 24 ساعتە هی ئێمە 12 ساعتە نا وەک یەک هەمانە هەمومان. پیر و گەنج ئەوانەی کە پیرن ناتوانن پاساویان نییە لە خوا بڵێن عیبادەتمان پێ ناکرێت بۆ 24 ساعت خوا کاتی پێداون. ئەم کاتە ئەتوانن تەوزیفیکەن. ئەگەر ئەو کاری زۆر گرنگی پێ ناکرێت زۆر ناتوانێ ماندوو بێ خۆ کاری ئاسانی پێ ئەکرێت. کەواتە یەکێک لە تایبەتمەندیەکانی کات ئەوەی ئێمە هەمومان چوون یەک هەمانە. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەوەیە بەڕێزان کات ئینسان ئەگەر تەحەکومی پێ نەکات تەحەکوم بە ئینسانەکە. بۆ ئێمە ڕاستە کاتمان هەیە بەڵام ئیداری کات بەدەستی ئێمەیە نەخێر. کات وەکو وەحدەی مۆبایلێک وایە کە ئۆکەی کراوە لەسەری ئەم وەحدەیە دەڕوات ئیسفادەی لێ ئەەکەی یا بە بەلاش کردوتەتەوە یا بۆ نمونە سەیری فەیسبووکی پێ ئەەکەی هەرچی پێ ئەەکەی تۆ ئازادیت بەڵام گرنگ ئەوەی کاتەکە ئەڕوات. ئێمە وەکو ئیماندار خۆشەویستان خەڵکی بێ ئیمانی شەروایە ئێمە لەو ڕۆژەی هاتوینێتە دنیا عەدادی خەرجکردنی کاتەکانمان دەستی پێ کردووە لە هەر تەمەنێکا هەبین ئێستا. ئێمە ئێستا ئەزانین کاتەکانی تەمەنمان ئەڕوا وەنیە ئەم کاتانەی کە ئەڕوا ئێمە با تەحەکومی پێ بکەین بە باش بڕوا. ئێستا تۆ لێرە دانیشتووی ئەم دانیشتنە کات بە خەرجەدا بڕۆ بخەوە هەمان کات لەم کاتەیە بە خەرجەڕوا بڕۆ نان بخۆ هەمان کات لەم کاتەیە بە خەرجەڕوا هەر کارێک لەم کاتەیە بکە. گرنگ ئەوەیە تۆ کاتت پێ ڕاناژیرێ ناتوانانی ڕایگیری ئەڕوا کە ئەڕوا ئەدبا لەگەڵ خۆی ئەمێنێتەوە ململانی نێمان ئێمە و کات. ئێمە ئەو تەوزیفەکەین یا ئەو ئێمە تەوزیفەکە ئێمە ئەو بەڕێەکەین یا ئەو ئێمە بەڕێەکە ئێمە ئەو ئیدارەکەین یا ئەو ئێمە ئیدارەکە. ئەم بڕیارە لە لای ئێمەیە. ئەگەر ئێمە ئەومان ئیدارە کرد ئەو کاتە ئەم کاتە نیعمەتە ئێمە سوودی لێوە دەگرین دنیا و قیامەتی خۆمانی پێ ئاوەدانەکەینەوە. ئەگەر بتوانین ژیر بین بە خەرجی بین ئەگەر ژیر نەبووین ئەو هەر ئەڕوا لەگەڵ خۆی ئەمان با ئەو کات. خۆ ئێمە ئەگەر خەڵکێک بین کات بە فیڕۆ دەربین لەگەڵ خەڵکێکی تر کە کاتەکانی ئیستیثمارەکە فەرقی ئێمە ئەوروپیەکان چییە؟ ئەوان کاتەکانیان ئیستیثمارەکەن ئێمە بە فیڕۆی ئەدەین. ئەوان تەکنۆلۆژیایەکی بنیادنەر دروستەکەن بۆ خۆیان. ئێمە تەکنۆلۆژیایەکی ڕوخێنەر بەکاربەر بەکاردێنین. ئێمە فەیسبوک و تویتەر و ئەو تەکنۆلۆژیایی کە پێوتێ لە بابەتی سۆشیال میدیا کە بەکاری دێنین گەنجی ئێمە خەڵکی ئێمە تەنها ئیستیهلاکی ئەەکەین ناتوانین ئیبداع بکەین لە دروستکردنیە. کەواتە کاتەکانی ئێمە ئیستیهلاکیە بەڵام کاتەکانی ئەوان ئیعماریە ئەوان کات بنیاتیان ئەنێ. بۆیە یەکێک لە تایبەتمەندیەکانی کات ئەوەی ئێمە خاوەنی نین. ڕاستە 24 ساعتەکە مڵکی ئێمەیە بەجەبێ ئێمە سوود وەرگرین لە بەکارهێنانی ئەگینا بە بەلاش ئەڕوا و ماڵیشە لەسەرمان. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لن تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع. کەس قاچی لە بەردەم خوای گەورە ناترازێت تا 4 پرسیاری لێ نەکرێ. یەکەم پرسیار لە کاتەکرێ عن عمره فيما أفناه چەند ساڵ تەمەنت هەیە بەڕێزت خوای پەروەردگار ئەپرسێ. ئەم کاتانە ئینسان بەرپرسیارە بەرامبەری وشبابه فيما أبلاه بە تایبەتی تەمەنی گەنجی چونکە ئینسان لە گەنجیە هەموو کارێکی پێ ئەکرێ.
ئەتوانێت کاتەکانی بە باشترین شێوە بە خراپترین شێوەش بەخرج بە لەبەرەوە خوای پەروەردگار پرسیاری کات و تەمەن ئەکات. ئەم دوو پرسیارە هەموومان ئەبێ وەڵامی ئامادەکراومان بۆی هەبێ. ئەگەر کاتەکانمان بە خەرجدا بوو بە فیڕۆدا بوو ئیسرافمان کردووە لە بەخەرجکردنی کاتە، ئەو کاتە ئیسرافیش ئێوە ئەزانن حرامە. ئیسراف لە عیباداتیشە حرامە. فكيف بوي کە ئێمە لە کاتێکا کە مەفروزە تاع و کە مەفروزە کاتی باشمان هەبوو بێ بە خەرجمان داوە. کات بە ڕێزان عولەما ئەفەرمون ئەبێ بە سێ بەشەوە. کاتێک هەیە ڕۆیشتووە لە دەستمان داوە، هەر یەک لە ئێمە دوێنێ لە دەست چوو، دوێنێ ماڵە لەسەرمان، باشمان کردبێ یا خراپمان کردبێ قەرزاری دوێنێ. ئەم کاتانەی ئەمڕۆ دووبارەی کاتی دوێنێ نین لێمان تێک نەچێ. ئەمە ڕۆژێکی تازەیە. وەکو عولەما ئەفەرمون هەر ڕۆژێکە خۆر هەڵدێ يقول يا ابن آدم خۆرەڵێ إنما أنا يوم جديد وعلى عملك شهيد فاغتنمني. ئەڵێ من ڕۆژێکی تازەم، شایەتم بەسەر کردەوەکانتەوە فاغتنمني. ئەڵێ سوودم لێ ببینە، هەلم لێ وەربگرە. فإن أنا ذهبت فلن أعود إليك أبدا. ئەڵێ ئەگەر ڕۆشتم ناگەڕێمەوە جارێکی تر. بۆیە ئێمە وا نەزانین ڕۆژگاری تەمەن خۆی دووبارە ئەکاتەوە. ڕۆژگاری تەمەن وەکو پەڕاوی کتێبێک وایە، لاپەڕەکانی کتێبێک، هەر ڕۆژە و لاپەڕەیەک هەڵەیتەوە. ئەوەی ئەمڕۆ لاپەڕەکەی دوێنێ نییە. کەواتە ئێمە کە دوێنێمان گوزەرانوە ئەمڕۆ مەفروزە باشتر لە دوێنێ گوزەرێنین. وەک حەدیثەکەی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم مەغبون من استوى يومه. ئەو کەسە مەغدورە کە دوو ڕۆژی وەک یەک بەڕێکە. ئەبێ ئەمڕۆمان لە دوێنێمان باشتر بێ. ئەمڕۆ ئینجازی تازە هەبێ، بەرهەمی تازە هەبێ، ئەزمموی تازە هەبێ، تێگەیشتنی تازە هەبێ، بنیادنان هەنگاونان بەرەو لە پێشچوون هەبێ. ئەمڕۆ ئەگەر ئەمڕۆ خەفەتی دوێنەی تیا بە خەرج بین، دوێنێمان فەوتان و ئەمڕۆژ بە خەفەتە ڕوا، ئەمڕۆژ فەوتێنێ لەگەڵ خۆی. ئەگەر دوێنێ زەرەرمان کردووە، ئەگەر ئەمڕۆ داڵغەی زەرەری دوێنێمان هەیە، ئەمڕۆژ بە خەرج ڕوا لە زەرەری دوێنێ، ئەمڕۆژ خە لەسەر زەرەرەکانی دوێنێ. نا سوود لە هەڵەکانی دوێنێ باوەڕ بگرین. ئەمڕۆ مرۆڤێکی تازە بین، ئەمڕۆ ئەزمموونێکی تازەمان هەبێ، ئەمڕۆ بڕیاری تازەمان هەبێ. هەوڵ بدەن هیچ ڕۆژێکتان وەکو دوێنێتان نەبێ، هەموو ڕۆژێکتان ئەمڕۆی لە دوێنێ باشتر بێ. ئەگەر دوێنێ دە ئاەتی قورئانمان لەبەر بووە با ئەمڕۆ گۆڕانکاری هەبێ بێ بە 12، ئەمڕۆ 12 بەیانی بێ بە 14. ئەگەر دوێنێ کتێبێک دەلاپەڕی خوێنداوەتەوە با ئەمڕۆ 20 خوێندا بێتەوە. ئەگەر دوێنێ مەسەرەن دە چاکەی تیاکراوە با ئەمڕۆ بێ بە 12. ئەگەر دوێنێ دە بۆ نمونە هەنگاومان بەرەو خواناوە با ئەمڕۆ بیکەین بە 15. هەمیشە با هەوڵ بدەین ژیانمان بەرەو باشتر بەری. بۆ بەڕێزان چونکە وەکو عەرزم کردن ئەم کاتانی ئەڕۆ ناگەڕێنەوە. کەواتە عنصرێک لە عنصرەکانی کات ڕابردووە، ڕابردوو بیر لێ مەکەنەوە. هەوڵ بدەن سوود لە ڕابردوو وەرگرتن بۆ داڕشتنی داهاتوویەکی گەشتر، بەس ئەو نەبیری لێ بکەنەوە. هەڵەکانی ڕابردوو بابێ بە ئەزمون، خەفەتی لێ مەکۆ، بیری لێ مەکەرەوە. هیچ کات بەڕێزان لە تەمەنی ئینسانی ئیماندار درەنگ نییە بۆ وەرگرتنی بڕیاری ڕاست. بیکەن بە قاعیدە. بۆ خوا فەرمێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر. بۆ ئەوەی ئێمەی ئیماندار تێبگەین هیچ کات درەنگ نییە بۆ بڕیاری ڕاست. 20 ساڵە هەڵەمان کردووە با ئێستا بڕیاری ڕاست بدەین. گرنگەوەی خوا بەڵێنی داوە کە لە هەڵەکانی ڕابردوو هەمووی ئەبورێ، هەموویشی ئەگۆڕێ بە چاک. کەواتە ئەمە هیوا بەخشە بۆ ئێمەی ئیماندار هەمیشە بە هیواوە بژین. کاتێکی ترمان هەیە داهاتووە بەڕێزان. داهاتوو کێ خاوەنێتی؟ کەس. کێ ئەزانێ چی تیا ئەگوزەرێ؟ هەر کەس. کێ ئەتوانێت بڕیاری لەبارەوە بە؟ هەر کەس. کاتێ بیر لە داهاتووش مەکەرەوە. ڕابردوویە کە گوزەراوە بۆمان ناگەڕێتەوە، وازی لێبێنە. داهاتوویە کە نادیارە و لەدەست ئێمەیان نییە، هەر وازی لێبێنە. تۆ کوڕی ئەمڕۆ بە، ئیش لەسەر ئەمڕۆت بکە، ئیش لەسەر ئەم لەحزەیەت بکە، ئیش لەسەر سەعاتێکی تریش مەکە. ئەمڕۆ باشترین ئیش ئەنجام بدە بۆ داهاتووی خۆت. چونکە ئەوەی کە ئێستا لە بەردەستایە کاتی تۆیە، ئەوەی گوزەراوە هی تۆ نییە، ئەوەی نەش هاتووە هەر هی تۆ نییە. کەواتە لە ئێستایە هەوڵ بدە باشترین بکە. خاڵێکی تر بەڕێزان گرنگە ئێمە وەکو خەڵکی ئیماندار ئەو کاتانی کە هەمانە محاولە بکەین لە چ کاتێکا کاتی ئاڵتوونیمان هەیە هەل لەو کاتە ئاڵتوونیانە وەرگرین. پێغەمبەری خوا فەرمێکی صلی الله عليه وسلم ئەفەرمێ
اغتنم خمسا قبل خمس أفرمي هل لبينشد وربقرة بر لبينشد أفرمي حياتك قبل موتك كات استرجيانا فرصة لجيان ورقرن قبل موتك بر لمردن إنسان كمرت كاتو كاري أبيشريتوا هيتشي تري لور ناقيره باشا ناتواني يك دوي شاكت بيناكره پشیمانی دادت نادا کەواتە ئێستا مادەم ژیان هەیە ئینسان مەفروضە ئیستیثماری کاتی ژیانی خۆی بکات کە مرد کات نامێنێ هەل نامێنێ بۆ قسەکردن هەل نامێنێ بۆ کارکردن لەبەرەوەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ اغتنم حياتك قبل موتك دوم ئەفەرمێ وشبابك قبل هرمك ئەفەرمێ سوود لە تەمەنی گەنجێتی دووەربگرە پیر لە بەر لە پیری تۆ ئەمڕۆ گەنجیت هەموو شتت پێ ئەکرێ هەموو بڕیارێکت پێ ئەدێ تۆ ئەمڕۆ وەکو ئاردوای وەکو نانی گەنم وای باش بە هەموو شت ئەبی بەیانی ناکرێ بەیانی تەسفیر نابیتەوە ئێوە تەسەور بکەن تەمەنی ئینسان وەکو خانەکانی لەشی وایە ئینسان کە خوای گەورە دروستی ئەکا سەرەتا لە کۆمەڵێک خانە دروست ئەبێ ئەم خانانە پێیان ئەوتێ الخلايا الجذعية الكاملة القدرة على النمو خانە بنەڕەتیەکانی مرۆڤ کە توانای تەواوی بە هەموو شت بوونیان هەیە ئینسان سەرەتا لە یەک خانەوە سەرچاوی گرتووە دوای ئەبێ بە چەند ئەبێ بە 100 تریلیۆن خانە ئەم خانانە لەکوێوە پەیا بوون لە یەک خانەوە ئەم خانانە دوایی کە دابش ئەبن بە دوو ئەبن بە چوار ئەبن بە هەشت ئەبن بە 16 ئەبن بە 32 بن بە 64 دوایی ئەم خانانە تەخەسوس وەرەگرن ئەم خانانە خانەی بیدائین غێر متەخەسیسن قابلیەتی تەخەسوسیان هەیە خانەیەک ئەبێ بە چاو خانەیەک ئەبێ بە دڵ خانەیەک ئەبێ بە مێش خانەیەک ئەبێ بە دەست خانەیەک ئەبێ بە زمان خانەیەک ئەبێ خانەکان هەمویان ئەچن تەخەسوسی خۆیان وەرەگرن ئەم خانانە کە تەخەسوسیان وەرگرن عەقڵی خانە مادەیەکی کیمیایی دەرئەکا هێز نییە بتوانێ عەقڵی خانە فۆرمات کاتەوە غەسیل دەماغی بۆ بکە جارێکی کە خانەکە بکاتەوە بە خانەیەکی بیدائی تەمەنی ئینسان وایە ئێمە ئێستا تەمەنمان ئێمە ناهەڵبەت من باسی ئێواکەم بەس خۆشمان لە بابی مەجاز تێیەکەن ئێمە پیر بووین تازە ئێوە ئێستا لە تەمەنی خانە جذعیەکانان تەمەنتان یعنی ئێوە كامل القدرة على النمون توانای تەواوتان هەیە لەسەر گەشەکردن ئێوە ئەتوانن ئەمڕۆ بڕیار بدەن داهاتووی خۆتان دیاریکەن ئەبن بە پزیشک ئەبن بە ئەندازیار ئەبن بە مصلحی اجتماعی ئەبن بە هەر شتێکە خۆتانەتانەوێ ئەو بڕیارە بۆ ئێمە تازە قورسە ئێمە تازە خانە جذعینەکان نەماوین ئێمە تەخەسوسمان وەرگرت جارێکی کە ناتوانین عەقڵی خانەی تەمەنی خۆمان فۆرمات کەینەوە بگەڕێینەوە تەمەنی سەرەتا وەکو ئێوە بڕیار لە دەستی ئێوەیە ئێستا ئێوە ئەتوانن بڕیار بدەن داهاتووی خۆتان ئەبن بەچی بەکاری ئێستا لەبەرەوەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وشبابك قبل هرمك سێمە فەرمێ وفراغك قبل شغلك ئێوە ئێستا بەتاڵی کاتی فەراغتان زۆرە سەرقاڵ نین بەیانی سەرقاڵە بی بە ژن سەرقاڵە بی بە مناڵ سەرقاڵە بی بە خزمایەتی سەرقاڵە بی بە پەیوەندی کۆمەڵایەتی باشە دوای سەیرەکەی کاتەکان نامێنێ لە ساپەنجای کاتەکانی هی تۆیە لە ساپەنجای هی ژنەکەتە بەیانی هەر ئەڕۆیتە دەرەوە یەک قایمەوە بۆ ئەکا باشە نیوەڕۆکەیتەوە بێ و قایمەی لەگەڵ خۆتا بێنیتەوە لە بازاڕیشی دووسێ مەسەجی تر بە دوای قایمەکەیە ئەوانە پاشکۆی داواکارەکانن کەیتەوە دوانسیانێکی بیرچوو ئەچیتەوە جارێککە پێ دەکرێت دوای نیوەڕۆ ئەڵێ ئیشی چاڵی ئیشم لێ با بچین بۆ بازار ئیشی هەیە خاتون لە سا پەنجای خاوەنی خۆنی ئافرەتی شەروایە تۆ ئێستا لە سا سەد خاوەنی خۆتی لە سا پەنجای هی تۆ هی کەس نییە کە شوکر لە سا پەنجایکە هی مردەکەتە کەواتە ئەم کاتانە ئێستا فرسەتن بەڕێزان مێشک زۆر سافە کات فرێشە لە لای ئێوە هەموو شت قابلیەتی هەیە بۆ ئێوە بەڵام دواتر ئەوەندە سەرقاڵە بن نیوەی ئەم کاتانەتان بۆ نامێنێتەوە لەبەرەوە هەوڵ بدەن ئێستا ئەم فەراغی کە هەیە ئەو فەراغە ئیستیثمارکەن ئێوە ئێستا ئەتوانن خۆتان بنیاد بنێن بۆ ئەوەی لە دوا ڕۆژە لە بەرهەمی ئەم ڕەنجەیە دار کە پێ ئەگا بەڕێزان دان یەکەم جار کە پێ ئەگا لە تۆ بێکەوە یەکەم جار چیەکە قەدەکە ڕەگدا ئەکوتێ بۆ چونکە دوایی ئەو قەدەی کە ئەیکا ئیعتیمادی لەسەر ڕەگەکەیە دوایی ئینجا چڵ و گەڵا ئەکا ئینجا بەرئەگرێ نە ڕەگ بەرەگرێ نە قەد بەرەگرێ لە کاتێکا ڕەگ و قەد بەر لەبەر دروست ئەبن ئێوە ئێستا لە قۆناغی ڕەگدا کوتیتە هەوڵ بدەن ڕێگەکانتان زۆر قایم بێ بۆ ئەوەی قەدێکی ئەستور لەسەری بنیاد بندێ بۆ ئەوەی دوایی بەرهەمی شیرینی هەبێ بەڵام ئەگەر ئێوە ئێستا ڕێگەکانتان باش دانەکوتی خۆتان ژیانتان بەرنامەتان بۆ دانەڕشت دواتر قەدەکانیشتان ئەستور نابێت کە قەد ئەستور نەبوو بەرناگرێ ئەو دارانی کە قەدیان ئەستور نییە
بچووکترین ڕەشەبا ئەتان شکێنێ بچووکترین حەدەس ئەتان خا بۆیە گرنگە ئێمە وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەم فەراغی کە هەمانە بەر لە کات بەر لە سەرقاڵی ئیستیسماری بکەین دوای ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وصحتك قبل سقمك لەش ساغی بەر لە لەشبار بوون و بەر لە لەشگرانی چەند کەسێ ئەمڕۆ ڕۆژانە چەند سەعاتێکی بێ لە خەستەخانە بەرێتە سەر تەواو ئەوە بە کاتی ئەو نەما کە دێتیشەوە ماڵەوە چەند سەعاتێک ئێشی ئازار و جێدەرزی و نەشتەرەکانی خەستەخانە نایەڵم بیر بکاتەوە بە سافی چەند کەس هەیە ئەمڕۆ خەڵکی ئێمە مەسەرەن بە هەفتانە سەردانی خەستەخانە ئەکەن بۆ ئەوانە تازە سیحەتیان لەدەستا ئەوانە بەشێکی زۆر لە کاتیان بۆ سیحەتیان ئەڕوا کەواتە سیحەتی ئینسان هەلێکی زۆر باشە لە بەردەستی هەر یەکێکمانە ئێمە ئەتوانین ئیستیثماری بکەین ئەگەر نەمان کرد بەڕێزان ئەڕوا ئینسان کە نەخۆش کەوت ئاخ بۆ تەمەنی لە ساقێکی هەڵەکێشێ بەڵام ئاخ دادی نادا ناگەڕێتەوە ئێستا هەوڵ بدا ئیستیثماری بکە عیبادەتی تیا بکە خوای لە خۆی پێ ڕازی کە باشە خزمەتی خەڵکی پێ بکە چونکە ئەم کاتانە وەکو عەرزم کردن ئەڕۆن پاشان بەڕێزان یەکێکە لە تایبەتمەندیەکانی کات ئەوەیە کات قابلی بەخشینی نییە بۆ نمونە من ئێستا کاتم هەیە و ئیشم نییە بە برادەرێک بڵێم وەرە 2 سەعات کاتێ ئێمێ بەڵام بەیانی ئەمەوێتەوە ناتوانین ئەو کاتەی کە هەتە هی خۆتە ناتوانانی بیبەخشی ناتوانین ڕایگری ناتوانانی خاوی کەیتەوە ناتوانانی خێرایکەی هیچ بەدەستی تۆ نییە ئەبێ مامەڵەیەکی زۆر ژیرانی لەگەڵ بکەیت دوایش ناتوانانی قەرزیکەی جالیوا هەیە زۆر سەرقاڵی پێویستی بە 5 دقیقە کاتە نییە هەرو کاتی خۆتی لە بەردەسا 3 سەعاتەکەی هەرچەندەکەی فریان ناکەوی جالیواشێ کات زۆرە هەرچەندەکەی ناڕوە بە بەلاژە ڕوا کاتەکە ئەوە لەگەڵ کات لەوە تێبگەن کە تۆ تەحەکوم بە کات ناکەی نە ئەی بەخشینە وەری ئەگری نە قەرزی هەیە نە ڕاگرتنی هەیە نە خێراکردنی هەیە نە خاوکردنەوەی هەیە عاقڵانە مامەڵی لەگەڵ بکە وەکو خۆت وەکو خۆی بزانم چۆن ئەتوانی ئیسفادەی لێ بکەیت خەڵێکی تر بەڕێزان ئەوەیە ئێمە گرنگە وەکو خەڵکی ئیماندار تەنزیمی کات زۆر زۆر گرنگە ئێمە وەکو مرۆڤ خوای گەورە لە کۆمەڵی پێکاتی جیاواز دروستی کردوین عەقڵمان هەیە لە مقابلی عەقڵا نەفسمان هەیە غەریزەمان هەیە لە مقابلی غەریزەیان ڕۆحمان هەیە جەستەمان هەیە لە مقابلی جەستەیان نەفسمان هەیە ئەم پێکاتە جیاوازانە هەر یەکە و داخوازی خۆی هەیە هەر یەک لەمانش کاتی ئەوێ بۆ تێرکردن کەواتە تۆ ئەبێ کاتەکانت وا دابنێی وەڵامی و داخوازیەکانی جەستەی خۆت بە تەکامل بدەیتەوە هەموو کاتێ تەرخانکەی بۆ تێرکردنی عەقڵە جەستە و ئیهمالکەی دڵنیا بە ئەو عەقڵە بەرگەی ئەو لۆدە ناگرێت دوای ماوەیەکی کە تێگەچی هەموو کاتەکانی تەرخانکەی بۆ تێرکردنی غەریزەکانی جەستەت دوای ماوەیەک کە سەیرێکی وەکو لەگەڵ ڕێزمە وەکو ئاژەڵێک مامەڵاگەی بەس لە پێناو غەریزەکان تا ئەژی هەموو کاتەکانت بۆ تێرکردنی غەریزەکانت بە خەرج داوە لەبەرەوە دین معاملەیەکی واقعی کردووە عیباداتی داناوە بەڵام خوای پەروەردگار لە پاڵ عیبادەتەکانە جەژنیشی داناوە ئەو عیبادەتی کە لە ڕەمەزانە ئەکرێ و زۆر پێوەی ماندوو ئەبی دوای جەژنێک هەیە کە بۆ تەرویحی نەفسە خوای پەروەردگارە فەرمێ فەسیحوا فی الأرض بگەڕێن بەسەر زەویە قل سیروا فی الأرض بگەڕێن بەسەر زەویە بۆی ئێمەی ئیماندار ئەم مەجالەشمان هەبێ ئەم تەرویح و تەنفیسەشمان هەبێ بەدەم هەموو داخوازیەکانی جەستەمانەوە بێ هەمیشە کاتەکان بیکەن بە قاعیدە لە کارەکان کەمترن ئینسانی ژیر چی ئەکا کاتەکانی تەنزیمەکە کارەکان دابەشەکە بەسەر کاتەکانە ئەولەویەتی کاتەکانی خۆی دیاری ئەکا تۆ ئێستا گەنجێکی هەر کەسێ پێو بڵێ تۆ بڕۆ بەس بخوێنەرەوە هەڵت لەگەڵەکە بۆ ئەی بژێوی ژیانت بەچی دابینەکەی ئەی تۆ گەنجێکی تاکێکی لە کۆمەلگا پێویستە بەیانی خێزان پێکەوە بنی مناڵت هەبێ ئەبێ داهاتت هەبێ خۆ ناکرێت تۆ دەست لە خەڵک پانکەیتەوە لە پێناوی ئەوەی کە تۆ چووی خوێنوتەتەوە نا کاتەکانت دابش بکە بەسەر هەموو کارەکانتە هەوڵ بدە ئەولەویەتی کارەکان ئێستا تۆ گەنجی چی ئەولەویەتە بۆ تۆ زۆرترین کات بە ئەولەویەتەکان ئەوەی کە ئەولەویەت نییە کاتی کەمتر بەرێ بۆ تۆ ئەمڕۆ لەواچی خوێندن ئەولەویەتێکی زۆر بێ ئەرکی ژیان بژێوی ژیان لەواچی خۆشت لەسەر کە سوکارت بێ بەڵام بەیانی تۆ کەسێکی ئەرکی بژێوی خەڵکیشت کەوتۆتە سەر کەواتە ئەولەویەت ئێستا دیاری بکە ئێستا عەقڵێکی زۆر فعالت هەیە بۆ ئەوەی کە بخوێنیتەوە زانست وەربگری ئێستا هەوڵ بدە لەوەیە بە خەرجی بە کەواتە هەوڵ بدەن قەتیش هەموو هێلکەکانتان لە یەک سەبەتەیە دامەنێن
يعني همو ژیان بکەی بە یەک ئامانج ئەگەر ئامانجەکە نەما ژیان کۆتایی هات معنای نەما نا وا مەکەن کۆمەڵی ئامانج لە ژیانی خۆتا با هەبێ بۆ نمونە خوێندن ئیشێکی باشە بەڵام خوا هەمومانی بۆ ئەوە دروست نەکردو بین بە ئەندازیار و پزیشک هەندێکمان عەقڵیەتمان وایە لەوانەیە نەتوانین لە خوێندنا سەرکەوتوو بین ئەو کەسانی لە خوێندنا سەرکەوتوونین معنای ئەوە نیە ئینسانێکی فاشلن لە حیاتی خۆیانە نا معنای ئەوەیە خوای پەروەردگار بۆ کارێکی تر دروستی کردوون بیل گێتس خاوەنی شەریکەی مایکرۆسۆفت بیل گێتس ئەڵێ من خوێندکارێکی سەرکەوتوو نەبووم لە پرۆژەی خوێندنا لە تەمەنی خۆمە ئەڵێ برادەرەکانم زۆر خوێندەوار بوون زۆر زیرەک بوون ئەڵێ دوایی برادەرە زیرەکەکانم بوون بە ئەندازیار لە شەریکەی مایکرۆسۆفت بوون بە کارمەند لە لای من کەواتە کە تۆ کەسێکی بلیمەتنی لە بواری خوێندنا کەسێکی فاشل نی تۆ ئەکرێ دوایی سەرمایەدارێکی عەظیم دەرچی مصلحێکی ئیجتیماعی عەظیم دەرچی تۆ ئەکرێ سیاسەتمەدارێکی عەظیم دەرچی تۆ ئەکرێ باوکێکی سەرکەوتوو عەظیم دەرچی لە هەموو بوارێکە دەرفەتی خۆپێگەیاندن کراوەیە بۆیە کە لە بوارێکە سەرکەوتوونیت هەوڵ مەدە بەڵێ ئیلا نا من ژۆک برادەرەکەم من بە پزیشک نا خوای پەروەردگار ئەفەرمێ لە باسی تەیسیری ئینسانە کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم شەرحی ئایەتەکەیە ئەفەرمێ كل ميسر لما خلق له هەموو ئینسانی مویسرە بۆ ئەوەی کە خوا بۆ ئەو ئامانجەی دروست کردووە ئێمە هەر یەکەمان خوا قابلیەتێکی پێداوین هەمانە دەنگمان خۆشە هەمانە قۆزین هەمانە زیرەکی زۆر ناشرینین بەڵام زیرەکی ناشرینیەکە بە زیرەکێکە پڕە بێتەوە ناشرینیەکە بە دەنگخۆشەکە پڕە بێتەوە هەمانە زۆر بۆ نمونە کەسێکی بەسەلیقین لە ئیشی بازرگانیە وەنیە هەمانە توانای جەستەییمان زۆر باشە هەمانە فەنمان هەیە دەستمان ڕەنگینە دەست ڕەنگینیمان هەیە ئاخوا هەر یەکە و لە بوارێکە گەورەی ئێمە ئەوەیە بواری اختصاص و تایبەتمەندی خۆمان بدۆزینەوە کارەکانمان تەوزیف بکەین بۆ ئەو کاتە کەواتە ئێمە ئەتوانین بەڕێزان هەر یەکەمان مبدع بین لە بواری خۆمانە بەڵام گەورەی ئینسان لەوەیە بواری ئیبداعی خۆی بدۆزێتەوە کەس خۆی بە فاشل لە قەڵەم نەدا کەس خۆی بە بەدبەخت لە قەڵەم نەدا هەمومان بەختیاری هەمومان مادەم خوا بە موسڵمان بە مرۆڤ بە ذاتێکی عاقڵ دروستی کردوین وەخوای پەروەردگار نیعمەتی ئیسلام و ئیمانی پێداوین هەمومان شانسمان هەیە کەس نەڵێ من بەدبەختم بۆ چونکە ئێمە مادەم خوامان ناسیوە مادەم ئەزانین خوا هەیە خوایەکی تاک و تەنها هەیە مادەم وەزیفەی ئەساسی بوونی خۆمان دۆزیوەتەوە کە عەبدایەتیە ئامانجی بوونی خۆمان ئەزانین کە خوا ئەفەرمێ وما خەلەقت الجن والئینس ئیلا لیعبودون مادەم ئەمە ئەزانین ئێمە ئینسانێکی زۆر بەختەوەرین لە ژیانی خۆمانە گەورەترین بەختەوەری ئەوەیە ئەنجا با هەوڵ بدەین لە پاڵ ئەم بەختەوەریەیە بین بە مایی بەختەوەرکردنی مرۆڤەکانی تری چواردەورمان بین بە چرایەک بۆ ڕووناکردنەوەی ڕێگای خەڵکی تر لەبەرەوە خۆشەویستان ئێمە کە ئەڵین کاتمان هەیە پێویستە تەنزیمی کات بکەین قەت کاری ئەمڕۆ مەخرس بینێ قەت واز لە کەلیمەی سین و سەوفە بێنە ئەم پیتانە بەکارمێنە لە قاموسی ژیانی خۆتا مەڵێ وا ئەکەم نا ئەمڕۆ بیکە ئەمڕۆ دەست بە هەنگاوەکان بکە مەڵێ هەفتەیەکی کە ئەو بڕیارە ڕاستە ئەدەم مەڵێ دوو هەفتەی کە ئەیدەم ئەمڕۆ بۆ نایکەی ئەمڕۆ بۆ بڕیار نادەی ئەمڕۆ ڕێگر چیە لە بەردەمتا نا کی ئەڵێ بەیانی هەلی ئەمڕۆ دووبارە ئەبێتەوە کی ئەڵێ تەمەن مۆڵەت ئەدا کی ئەڵێ ئەجەل نایەتە ڕێت لەبەرەوە ئەمڕۆ بڕیاری ڕاست بدە سوود لە کات وەربگرە هەموو ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا فێرمانەکە ڕێز لە کاتەکانی خۆمان بگرین ئەفەرمێ صلی صلاة مودع ئەفەرمێ هەر نوێژێکەکەی وەکو نوێژی ماڵاوایی بیکە کەئەنەکە تەراه فإن لم تكن تراه فإنه يراك وانوش بو خوا بکە کە تۆ ئەنەما خوا ئەبینی و ئەمە دوا نوێژی ماڵاواییە لە ژیانی خۆت نوێژێکی کە نابینیتەوە وا تەعامل لەگەڵ ساتەکانی تەمەن تا بکە ئەمڕۆ ئاخر ڕۆژی ژیانتە ئەگەر پێت بڵێن ئەمڕۆ ئەمری ئەچیتەوە بەردەمی خوا چی ئەەکەی بۆ خوا چی ئەەکەی بۆ ئەوەی کە ڕووزەردی لای خوا نەبی چی ئەەکەی بۆ ئەوەی ڕووسور بیکە ئەچیتەوە لای خوا ئێستا ئەوە بکە چکە لەوانەیە ئەمڕۆ ئەو ئەخیر ڕۆژە بێت کە تۆ بەخوا ئەگەیتەوە تایە بۆیە خۆشەویستان کات گرنگە ئینسانی ئیماندار لە هەموو کە زیاتر ئیستیثماری بکە ئیمامی شافعی باسی ئەزمموی خۆی ئەکا لەگەڵ ئەهلی تەسەوف ئەفەرمێ من صوفی گەرایەتیم کردووە ئەفەرمە صحبت الصوفیة فلم أستفد منهم إلا شيئين ئەفەرمێ هاوڵێتی صوفی گەرەکانم کردووە دووشت لە ئەهلی تەسەوف فێر بووم کە زۆر سوودم لێ بینیوە یەکەمیان ئەفەرمێ أن الوقت كالسيف ئەفەرمێ لە ئەهلی تەسەوف فێر بووم کە کات وەکو شیر وایە إن لم تقطعه يقطعك نەیبڕی ئەتبڕێ وەکو شیر وایە ئەبێ بیبڕی بۆ ئەوەی نەدبڕێ دوم ئەفەرمێ ونفسك إن لم تشغله بالحق شغلتك بالباطل
ئەفەرمێ نەفسی خۆت ئەو نەفسەی کە هەتە بەخێرەوە سەرقاڵی نەکەی بە شەڕەوە سەرقاڵی ئەکات تاقی کەرەوە نیو سەعات کاتی فەراغت با هەبێ هیچ بەرنامەی تیا دامەنێ زانم ئەو نیو سەعاتە پەلاماری مۆبایلەکە دەی فەیسبووکەکەیتەوە ئەچی بە ئیشێکی بێخێرەوە کاتەکەت بە خەرجەدەی نا هەوڵ بدە بەیانی کە هەڵەسی کاتی فەراغ مەیەڵەرەوە چەند سەعاتت هەیە تەنزیمی کە بە خوێندنەوە بە عیبادەت بە کاری خێر بە سەردانی خەڵک بە سەرکردنەوەی نەخۆش دەستگیرۆییکردنی خەڵکی هەژار بەدەمەوە چوونی ئەو خەڵکانی کە سەرقاڵن بە کارێکەوە پێیان ئەنجام نادرێ هەوڵ بدە شەوان کە ئەخەوی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا وەرە محاسبەی خۆت کە شەو ئەکا ئەخەوی ئەچیتە سەر جێگە سەعاتەکانی ڕۆژ بێنە ئەمڕۆ چیت کردو 5 نوێژ هەبووە چەندیان بە جەماعەت کراون چەند سەڵەواتی لە دیاری پێغەمبەر داوە صلی الله عليه وسلم چەند لاپەڕەت خوێندوێتەوە بنیادی معریفی زیاتی کردووە چەند کەست بەسەر کردوێتەوە لە هاوڵ و دۆست و خزمانن پێداویستی چەند کەسێ پڕ کردوێتەوە سەردانی چەند نەخۆشیە کردووە دڵنەواییت کردوون بزانە چیت کردووە چەندت کردووە بە خێر و پارە و دەستگیرۆیی هەژارانت کردووە اینجا بیژانە چەندی کاتەکان بە بەلاش ڕۆیشتون ئەوەی بە بەلاش ڕۆیشتووە محاسبەی نەفسی خۆتی لەسەر کە ئەوانە بۆ ئیسیسمارت نەکرد ئەوانە کاتی ئاڵتۆنی بوون بۆ بە بەلاش ڕۆیشتون هەوڵ بدە بەیانی کاتە ئاڵتۆنیەکان بە بەلاش نەڕۆن جارێکی تر هەوڵ بدە هەموو کاتێکی تەمەنت لە مەشروعێکی خەیرا بە خەرج بڕوا دوای سەیرەکەی کەسێکی وەکو بازرگانێک زۆر دەوڵەمەنی بۆ هەموو ئەو کاتانی ڕۆیشتون لە لای خوا خەزن کراون لە لای خوا هەمووی بە مەشروعی باشە ڕۆشتووە خۆت پێگەیشتووی بووی بە ئەندامێکی بەسوود لەم کۆمەلگایە هەوڵ مەدەن قەت کە ئەمرن باشە بەس لە خانەوادەکانی خۆتان بڕۆن هەوڵ بدەن کە ئەمرن ڕەقەم بن بمرن کۆپی خەڵک نەبن کە ئەمرن نەڵێن وەڵا ئەڵێن کەسێک لەو گەڕەکە مردووە نا باکە ئەمرن لە کەلارە لە گەرمیانە بزانن کە فڵان کەس مردووە بۆ چونکە ئەو کەسە تەنها هی خۆی و خێزان و خانەوادەکەی نەبووە ئەو کەسەی هەموو گەرمیان بوو کە ڕۆی لە هەموو گەرمیانە ڕوا کەلێن لە دڵی هەموو گەرمیانیەکا جێ دێڵێ لە هەموو کوردێکا جێ دێڵێ لە هەموو مرۆڤێکا جێ دێڵێ هەوڵ بدەن کە ئەمرن گەورە ببرن ئەو کەسانی کە بە گەورەی ژیاون ئەو کەسانە بوون کە توانیویانە کاتەکانیان ئیسیتمار بکەن ئەو کەسانی کە ڕاڕەوی مرۆڤایەتی و مێژویان گۆڕیوە خەڵکێک بوون وەکو ئێمە بەڵام ئەوانە بڕیاری گەورەیان هەبووە هیممەتی گەورەیان هەبووە توانیویان ئەو هیممەتانە بە خەرج بن توانیویانە حەدەث بن لە ژیانی خۆیانە وا ژیاون کە خەڵک لە بیریان نەکا ئەو کەڵە پیاوانەی مێژووی ئیسلام ئەو کەڵە پیاوانەی مێژووی کوردایەتی باشە ئێستا ئێمە لە مێژووی کوردستانی بوونی خۆمانە چەند کەڵە پیاو هەن کە ئێمە ناتوانین لە بیریان کەین ناتوانین باسییان نەکەین مێژویان تۆمار کردووە ئەی چەند ملیۆن کوردی تر هەن کە ئێمە ناو شوناس و ناسنامە و گۆڕیشیان نازانین نەک ئێمە نزیکترین کەسەکانی خۆیان لە بیریان کردوون بیری خەڵک چوونەتەوە ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەبوو لەهەب تانی ئەوە لە پێغەمبەرەدا کە وجاخی پێرە مناڵینی ئەو مناڵی هەیە و کوڕی هەیە خوای پەروەردگار ئەفەرمێ ئین شانیئەکە هو الأبتر ئەفەرمێ دوژمنەکانی تۆ وجاخ پێرن ئەی محەممەد ئێستا محەممەد چەندنەوەی هەیە لە دنیاە ساتێک هەیە لەم گردونەیە بەبێ یادی محەممەد بگوزەرێ سەعاتێک هەیە لە شوێنێکی ئەمگێتیە بانگێکی خوای تیا بەرز نەبێتەوە ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله تیا نەبێ ئەم هەموو ئومەتە بوون بنەوەی پێغەمبەر کوانەوەکانی ئەبوو لەهەب و ئەبوو جەهل کێنەوەکانی ئەبوو چێ یادی ئەوان بەرز ڕائەگرێ ئەگەر کافر و بێدینیش بن کەس باسی سەروەریەکانی ئەبوو لەهەب ناکا لە کوفرا ئەمان کوفری خۆیان هەیە کوفری تایبەت بە خۆیان هەیە بەس ئێمە هەر ئیمانەکەی محەممەدە هەر بەشان و باڵوستایشی ئیمانەکەی ئەوە هەڵئەدەین کەواتە کێ وجاخ کوێر دەرچوون ئیمانداران بە گەورەی ئەژین بە گەورەیش ئەمرن بەڕێزان لەبەرەوە هەوڵ بدەن دایمە تەموحتان گەورە بێ هەوڵ بدەن بە گەورەیی بژین بۆ ئەوەی کە ئەمرن بە گەورەیی بمرن جاکە ئەمرن بە گەورەیی نەک بەس لای خەڵک بە گەورەیی ئەمرن لە پێشا لای خوا بە گەورەیی ئەمرن وەکو سعدی کوڕی معاذ بمرن کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم اهتز عرش الرحمن لموت سعد گەنجێک بوو ماوەی ئیمانەکەی زۆر کەم بوو بەڵام ئەوە بە هیممەت بوو ئەو پیاوە کە مرد زۆر بە گەورەی مرد هەمومان ئێشەش سەروەریەکانی سعدی کوڕی معاذ لەبیر ناکەین سەروەریەکانی ئەبوو ذەڕ لەبیر ناکەین سەروەریەکانی هەموو سەحابەکانی پێغەمبەر
بەڵام کوان ئەو هاوڵانی کە ناویان نەما تۆمار نەکرا ناویان لە مێژووە بۆیە ئەو کەسانی کە ماندوو ئەبن هەوڵ ئەدەن گەورە ئەژین ئەوانە ناویان ئەمێنێتەوە ناوی خۆیان لە مێژووە تۆمارەکەن مەرجنیە تۆ بڵی من بە گەنجی ئەمرم ناوم نامێنێ نا هەزارەها گەنجەیە زۆر بە گەنجی مردووە ئەو علەما ئیمامی نەوەوی تەسەورەکەن بە تەمەنی چەند ساڵی مردووە نەبووە بە 40 ساڵ مردووە بەس کێ هەیە نەزانێ ئیمامی نەوەوی کێیە 40 ساڵ بۆ تەمەن بۆ تۆمارکردنی ناوێکی وەکو ئیمامی نەوەوی هیچ نییە بەس توانیوێتی ئەو ناوە گەورەیە تۆمارکە بۆیە خۆشەویستان ئێمە ئەو کاتەی کە هەمانە ئەتوانێت بمان کات بە بەهرەمەندترین مرۆڤی دنیا هەر ئەو کاتەش ئەمان کا بە ڕسواترین مرۆڤی دنیا بژاردە لە بەردەستی ئێمەیایە ئێمەین بڕیارە دەین چۆن کات بەکاردێنین و ئایا کات ئێمە بەکاردێنێ یا ئێمە کات بەکاردێنین ئێمە ئەو تەوزیفەکەین یا ئەو ئێمە تەوزیفەکە أقول ما تسمعون وأستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. هاي قولوا قادر اشتماتوا